کوردستان جەمال وەک یەکەمین کچ لە شاری هەڵەبجە شوێنی شۆردنی ئۆتۆمبیل دەکاتەوە. ئەو دەرچووی ناوەندێکی ئەکادیمیە چاوەڕوانی هەلی دامەزراندنی نەکرد. بە پاڵپشتی ڕێکخراوە کۆمەک بەخشەکان ئەم شوێنکارەی بنیادناوە کردوێتە سەرچاوی بژێوی ژیانی خۆی و چەند هاوتەمەنێکی. خۆم خاوەنی غەسلی کوردستانم هەر بە ناوی خۆمەوە ئەوە سێ گەنجیکەش لێرە لەگەڵما هاوتەمەنی خۆ من ئیشەکەن ئەوە سپاس بۆ خواجگە ئەوەی کە بۆتە سەرچاوی داهاتێک بۆ خۆم سەرچاوی داهاتێکە بۆ ئەوانیش سپاس بخوا ئیشێکی جیاوازە لە شاری هەڵەبجە و وەکو تاکە کچێک لە هەڵەبجە کە ئەمیشەم هەڵبژاردووە. ڕاستە ئێستا لەوەی هەنێک پێیان وابێ کە ئیشی غەسل ئیشی ئافرەت نییە، بەڵام ئێمە ئەتوانین ئەوە بسەلمێنین کە جیاوازە و زۆر لەوانیش باشترە بێ، چونکە بە عادەتەن ئیشی ئافرەت پاک و تەمیزترە، خاوێنترە، ورترە. لە ماوەی ڕابردوودا ڕێکخراوی لانەی مناڵانی کوردستان لە هەڵەبجە 50 ژن و کچی شارەکەی بەشداری خولێکی بازرگانی و بەڕێوەبردن کرد. لە ئەنجامدا ژمارەیەکیان بوونە خاوەنی کار. لە نێوان ئەم 50 ژنەیە ئەم 50 بیرۆکەیە 6 بیرۆکەیان گەشتە قۆناغی کۆتایی ئێمە پاڵپشتی داراییمان کردن بۆ ئەوەی پرۆژەی خۆیاندا بمەزرێن. ئێستا هەر 6 کچەکەیان خاوەنی کاری خۆیانن و ئەمڕۆ ئیفتتاحی ئیشەکانیانەکرێت. ڕێکخراوە نێودەوڵەتیەکان پاڵپشتێکی بەهێزی دابینکردنی پشگیری دارایی کچان و ژنانی هەڵەبجەن تا ببنە خاوەنی کاری خۆیان. بەمەسی بەرزکردنەوەی توانای ژنان لە سنووری پارێزگای هەڵەبجە و پاڵپشتیان بۆی بتوانێت پشت بە داهاتی خۆیان بەسێ. لە سنووری پارێزگای هەڵەبجە نزیکەی 40 بۆ 50 ئافرەت لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و پاڵپشتی کراون و ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی خۆش و کۆچبەران و وەڵامداری و قەیرانەکان پاڵپشتی تەواویانێنەوە و هاوکارین بۆ ئەوەی بتوانێت ژنانی زیاتر لەم پارێزگایە بکەونە سەرکاری خۆیان و پشت بە تواناکانی خۆیان بەسن. بەردەوامی پشگیری مرۆیی و دارایی بۆ کچان و ژنان هۆکار ئێستا لە شاری هەڵەبجە دەیان کچ بوونەتە خاوەنی کارگا و شوێنکاری تایبەت بە خۆیان کە بە کارەکانیشان پشگیرێکی بەهێز یابووری خێزان و کۆمەڵگەن. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.